سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەوەی کە ئێستا پێشکەشتان دەکرێت بەشی دووەم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی حیزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەرە لە ژێرناوی حکوومەتی ئیسلامی لە ئاسخەڵک ناوچەکە و جیهاندا لە هەموو کاتێک لاواز و تاک کەوتوترە هیوادارین کە تاکۆتایی لەگەڵمان بن. خاڵی سێم هێرشی چەکدارەکانی جەیش العەدل و هاوپەیمانەکانی بۆ سەر ناوەندە سەربازی و دەوڵەتیەکان لە چابەهار و ڕاسک لە باشووری سیستان و بەلوچستان کە بووە گیان لەدەستانی دەیان کەس لە هەردوولا گورزێکە لە بزوتنەوەی سەرتاسەری خەڵکی ئێران و بزوتنەوەی مەدەنی خەڵکی بەلوچستان. لێرەدا پێویستە جەخت لەسەر چەند خاڵێک بکرێتەوە. یەکەم گەشەی بناژۆخوازی و مەیلی بەشێک لە لاوانی بەلوچ بەرەولای گروپە جیهادیەکان لەلایەک و پەرەسەندنی پەیوەندیەکانی ئەم گروپانە لەگەڵ هاوتاکانی خۆیان لە پاکستان و ئەفغانستان لەوانە تاڵبانی پاکستان یان ئەلقاعیدەی خوراسان نەک هەر دەرەنجامی سیاسەتە سەرکوتگەرانە و ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی لە سیستان و بەلوچستان بەڵکو ئاکامی ساڵهای ساڵ دواکەوت و ڕاگررتنی ئەو ناوچانە و نەبوونی پێشکەوتن و ستەم و چەوسانەوەی لە ڕاددەبەدەر لەو ناوچانەیە. کوشتاری دڕندانەی هەینی خوێناوی زاهیدان و خاش و هەروەها درێژەی گرتن و لە سێدارەدانی بەربڵاوی لاوانی بەلوچ بە بیانووی جۆرا و جۆر شەپۆلێک لە تووڕەیی و بێزاری ننێو لاواندا دروست کردووە. ئەم سیاسەتانە زەمینەی گەشەکردن و پەرەسەندنی گروپە جیهادیە کۆنەپەرستەکانی خۆش کردووە. دووهەم ئەو هێرشە چەکدارانە و خوێناویەی چابەهار لەم بارودۆخەی ئێستادا گورزێکی کاریگەرە بۆ سەر بزوتنەوەی مەدەنی خەڵکی بەلوچ و هاودەنگی و هەنگاوی درەوشاویان لەگەڵ بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینایە. ڕێک لە کاتێکدا کە هاودەنگی و هاوپشتی خەڵک لە سەر تاسەری ئێران لەگەڵ خەڵکی بەلوچستان لە لووتکەدا بوو و لە جەژنی نەورۆزدا شاهدی چوونی ڕێژەیەک زۆر لە مسافرانی پارێزگاکانی دیکە بۆ ئەو ناوچەیە و هەروەها ناردنی تیمی پزیشکی لە شارەکانی دیکەوە لەوانە لە کوردستانەوە بۆ یارمەتیدانی قوربانیانی لافاوەکە ئەم کردەوەیە سیمایەکی تر لە بەلوچستان نیشان دەدات. سیمایەکی کە کۆماری ئیسلامیش لە هەوڵی ئەوەدایە ئەو ناوچەیەی پێناسە بکات. سێهەم کردەوەی گروپە جیهادیەکانی جەیش العەدل و ئەنسار الفورقان بیانوویەکی نوێ دەداتە دەست دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بۆ ئەوەی بەو بیانوەوە سیاسەتی ئەمنیەتیکردنی ئەم پارێزگایە پاساو بکات و ڕیزی هێزەکانی لایەنگری خۆی پتەوتر بکات و ئاگری شەڕی نێوان شیعە و سونە باوەشێ بکات. لە چواردەی ڕابردوودا سیاسەتی کۆماری ئیسلامی بریتی بووە لە گرنگی نەدان بە ژێرخانی ئابووری و لە بەرچاو نەگرتنی پەیداویستیە گشتیەکانی خەڵکو و کەڵک وەرنەگرتن لە دەرفەتە ئیستراتیژیەکانی ئەم پارێزگایە بە بیانووی ئەمنیەتی بووە. و دواخستن و ئاستەنگ دروستکردن لە بەردەم تەواوکردنی ڕێگای ئاسنی چابەهار بۆ زاهیدان و لەوێشەوە بۆ ئاسیای ناوەڕاست و پشتگوێخستنی تەرح و پلانەکانی گەشەپێدانی چابەهار سەرەڕای گرێبەستە واژۆکراوەکان هەمووی ئەمانە بەهۆی سیاسەتی ئەمنیەتی ڕژیمەوەیە لەم پارێزگایە. چوارەم کردەوەی گروپە بناژۆخواز و جیهادیە سونەکانی وەک جەیش العەدل و ئەنسار الفورقان ئەگەرچی لەلایەن سایت و کاناڵەکانی تەلەگرام و ئینستاگرامی ئۆپۆزیسیۆنی ڕاستی لایەنگری ئیسرائیل و ڕێکخراوی مجاهیدینەوە پێشوازی لێکراوە بەڵام هاوکات دەرفەت و بیانوویەکیشی بۆ شیعە بناژۆخوازتر و لایەنگرانی شەڕی نێوان شیعە و سونە لە ناوچەکەدا ڕەخساندووە. لەسەر بەستێنی سیاسەتی بە ئەمنیەتیکردنی کەشی پارێزگاکە لەلایەن ڕێبەرایەتی ڕژیمەوە گەشەکردن و باڵا دەستبوونی هێزە فاشیستە شیعەکان لەو پارێزگایە دەتوانێت زەمینە بۆ دروستبوونی شەڕێکی خوێناوی و براکوژی کارە ساچبار خۆش بکات. ئەمە مەترسیەکە کە پێویستە هەموو هێزە ئازادی خواز و یەکسانی خوازەکان و لایەنگرانی دڵسۆزی بزوتنەوەی ژن ژیان ئازادی گرنگیەکی تایبەتی پێ بدەن. خاڵی چوارم ڕێک لە بارودۆخێکدا کە دەسەڵات یاریەکەی بە جەماوەر دۆڕاندووە لە بواری ناوچەیدا بەردەوام لەژێر هێرشی ئامانجداری ئیسرائیلدایە و مۆرەسەرەکیەکانی دەسەڵات و بەیتی ڕابەری و دەوڵەتە گوێ لە مست و حکوومەت و هێزەکانی
سەر بەوان لە ئۆرگانە بڕیاردەرەکاندا بە شێوەیەکی سەرسوور هێنەر ئیدعای سەرکەوتن دەکەن. ڕواڵەت وا خۆیان نیشان دەدەن کە گۆیا ڕەوتێکی سەرکەوتوو و ڕوو لە گەشە سەندنن. پەردە پۆشکردنی دزیەکانی کازم سدیقی، پلاندانان بۆ دروستکردنی مزگەوتێک لە پارکی قەیتەریە و 35 پارکی دیکە، بڕینی تەواوەتی بەشێک لە دارستانەکانی هێرکانی، پاساوی بێشەرمانەی چەندین شکستی ئابووری وەک دابەزینی بەهای پوڵی ملی، بەرزبوونەوەی سەرسوورهێنەری نرخی خانوبەرە و شکستهێنانی پلانی دروستکردنی 1 ملیۆن خانوو لە ساڵێکدا لە زمرەی ئەو شکستانان کە پەردەپۆشی دەکەن. وتاری ڕۆژی 15 خاکەلێوەی خامنەئی لە کۆبوونەوەی بەرپرسانی ڕژیم و دیفاعی ڕاشکاوانە لە بەرەوڕووبوونەوە لەگەڵ ئەو کەسانەی کە جلوبەرگی دڵخواز لەبەردەکەن، ئەوە دەردەخات کە ڕێبەری ڕژیم چەندە لە بزوتنەوەی ژنان دەترسێت و جەخت لەسەر پێویستی سەرکوتکردنی بزوتنەوەی ژنان دەکاتەوە. ئەو پێداگریە ئاشکرایی ڕێبەری ڕژیم لەسەر سەرکوتکردنی بزوتنەوەی ژنان نیشانەی سیاسەتی لێبراوانەی دەسەڵاتە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەرچی تند و تیشتر و سەرکوتگرانەتر لەگەڵ بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە. چاوخشانێک بە کردەوەکانی دەسەڵاتدا ئەم بابەتە زیاتر دەردەخات. دەرکردنی سزای 6 ساڵ زیندانیکردن بۆ هەڵسوراوانی ژن لە شاری گیلان، گوشاری لە ڕاددەبەدەر بۆ سەر هەڵسوراوانی سنفی سربەخۆی مامۆستایان، دەرکردنی مامۆستایانی زانکۆ، گوشارخستنە سەر پەرستاران و زیادکردنی گوشارەکان بۆ سەر بنەماڵە دادخوازەکان و بەتایبەتی بۆ سەر زیندانیانی سیاسی و عەقیدەتی، بەیانگەری سیاسەتی دەسەڵاتدارانی ڕژیمە بۆ پێشگرتن لە بزوتنەوە جەماوەریەکان. حکوومەتی ئیسلامی ڕێک لە هەلومەرجێکدا کە یاریەکەی بە جەماوەر دۆڕاندووە و لەژێر گورزی کوشندەی ئیسرائیلدایە، لەلایەکەوە هەوڵ دەدات ڕیزی هێزە وەفادارەکانی خۆی پتەوتر بکات و لەلایەکی دیکەشەوە هێزە ڕێکخراوە بزوتنەوە جەماوەریەکان تێک بشکێنێت. حکوومەتی ئیسلامی کە لە نێوخۆی وڵاتدا لەگەڵ بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانە و بەهێز بەرەوڕوە بڕیاری داوە بە هەموو توانایەوە لە بەرامبەر ئەم بزوتنەوەیدا بوەستێتەوە و ڕێگری لە سەرکەوتنی بکات. لەم ڕۆوە هەوڵ دەدات وشارە دەرەکیەکان لەسەر خۆی کەم بکاتەوە. سیاسەتی پاشەکشەی حسابکراوی ڕژیم بەم ئاراستەیەدا مانا دەبەخشێت. کەمبوونەوەی قورسایی و ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی ڕاست لە دەرەوەی وڵات و ڕوونتربوونەوەی ڕۆڵ و سەنگی هێزەکانی ناوخۆی وڵات لە پێشهاتەکاندا هاوکات لەگەڵ شەڕی هەنگاو بە هەنگاو و بەردەوامی نێوان جەماوەر و دەسەڵات دەتوانێت یارمەتی دەربێت بۆ زیاتربوونی ڕۆڵ و قورسایی ڕێکخراوە جەماوەریەکان لە ڕەوتی ئەم پێشهاتانەدا. ئەم دۆخە هەلومەرجێک دەخڵقێنێت کە چەپی شۆڕشگێڕ و بەرگریکاری دیموکراسی دەتوانێت لەسەر ئەو بەستێنە هەوڵی شکڵ پێدان و بنیاتنانی جەمسەرێکی سۆسیالیستی بدات. خاڵی کۆتایی واتە خاڵی پێنجەم. لە هەلومەرجێکدا کە دەسەڵات هەوڵی سەرکوتکردنی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینا دەدات، بزوتنەوەی جەماوەری بە مەبەستی پێشڕەوی ڕێگەی نوێی گرتووەتە بەر. بزوتنەوەی دیفاع لە پارکی قەیتەریەی تاران و دیفاع لە ژینگە و دژ بە دروستکردنی مزگەوت لە ناوچەیەک کە 7 مزگەوتی دیکە لە دەوروبەری هەیە بۆتە بزوتنەوەیەکی جەماوەری. حزوری بەربڵاوی خەڵک لە پارکی قەیتەریە لە ڕۆژی 13 بەدەر و ناڕەزایەتی دژ بە هەوڵەکانی شارەوانی تاران نیشانەی نیگەرانی و تووڕەیی جەماوەرە. هاوکات لەگەڵ ئەم هەوڵانە بزوتنەوەی کۆکردنەوەی واژۆش بۆ ڕێگریکردن لە دروستکردنی مزگەوتی دەست پێ کردووە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەدەستێنێت. لەو پەیوەندیەدا شارۆمەندانی تارانی کەمپینێکیان دژ بە دروستکردنی مزگەوتی ناپێویست وەڕێخستووە. ئەوان داوا لە حکوومەت دەکەن کە فەرمانی ڕاگررتنی دروستکردنی مزگەوتێکی تەبلیغاتی 800 میتری لە پارکی قەیتەریەی تاران دەرکات. شارەوانی تاران لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا تەنیا پانتایی 4750 میتر پارکی دروست کردووە. بە دروستکردنی ئەم مزگەوتە نەک هەر 800 میتر لە پانتایی سەوزایی تاران کەم دەبێتەوە، بەڵکو بە تێچووی دروستکردنی ئەم مزگەوتە دەتوانرێت چەند هەزار متر شوێنی سەوزایی نوێ دروست بکرێت. ئەوە لە کاتێکدایە کە پارێزگای تاران بەنیازە 400 مزگەوتی دیکە لە تاران دروست بکات.
ئەم هەوڵە دزێوەی شۆڕای شار و شارەوانی تاران کە لە دەست سەرڕۆترین بەشی فاشیستی دەسەڵاتدایە لە درێژەی پشتگوێخستن و گرنگی نەدان بە ناڕزایەتی و ویست و داواکاریەکانی خەڵکدایە. سەرنج بدەن لە وڵاتێکدا کە لە کۆی 85,000 مزگەوت 7,000 مزگەوت بەکردەوە داخراون، دروستکردنی مزگەوتینێ جگە لە بەڕێوەبردننی پلانی ئابووری تاڵانچیانە هیچ ئامانجێکی تری لە پشت نییە کە ئەمەش جەماوەری خەڵکی تووڕە کردووە. پەرەسەندنی ئەم ناڕزایەتیانە دەتوانێت ڕێگەی نوێ بۆ پاشەکشە پێکردن بەم دەسەڵاتە ڕەش و دژە خەڵکە دەستەبەر بکات. سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر هەینی هەفتەی خاکەلێوەی 1403 بەرابەر لەگەڵ 5 ئاڤریلی 2024 زاینی.